بەشی سێهەمی راپۆرتی سیاسی کۆمیتەی ڕێبەری کۆمەڵە و کۆمیتەی ئەجرایی بە پلەنۆمەکانی حزب و کۆمەڵە. دووەم، زەمینە بابەتیەکانی گۆڕانکاری شۆڕەشگەرانە لە خوارەوە. ئاستی ژیانی زۆربەی هەرە زۆری خەڵک خراپتر بووە. هەژاری و بێکاری و زیانە کۆمەڵایەتیەکان زیاتر پەرێستندووە. هاوکات لە درێژەی شۆڕەشی ژنجینیان ئازادیدا، بزوستنەوە کۆمەڵایەتیە بەهێزەکان بە بەراورد بە ڕابرد و سەریان هەڵداوە. ویست و داواکاریەکانی چینی کرێکار و چین و توێژە ناڕازیەکان بەهۆی هەڵسوکۆتی سەرکۆزگەرانی ڕژیمەوە بە سیاسی دەبن و ئاڵنگاری جدی بۆ حکوومەت دروست دەکەن. بەم مانایە قێرانی سیاسی ڕژیم لەم قۆناغەدا ڕاستەوخۆ پەیوەندی بە دۆخی یابووری و بژێوی خەڵکەوە هەیە. نەهامەتی یابووری، گەندەڵی دارایی و حکومی، نزمی ئاستی خزمەتگوزاری کۆمەڵایەتیەکان، بێکاری، بەیاسۆی گەنجان، هەژاری لە ڕادەبەدەر و کۆچکردن بۆ دەرەوەی وڵات لە هەموو شوێنێک ناوەڕۆکی سەرەکی قێران و داواکاری جەماوەری ناڕازی پێک دەهێنن. جگە لە هەموو ئەمانە قێرانی ئاو و کارەبا و ژێرخانی وێرانیش لەوێ بوەستێت. دۆخێکی کە خودی حکوومەت بەکردەوە تووشی دەستەوەستانی و سەر لە شێواوی کردووە. لەم ڕووەوە جەماوەری بەشدار لە ماخێزانە بریتین لە بێبەشترین چین و توێژەکانی کۆمەلگا لەوانە بێکاران، کرێکاران، مەعەلیمان، پەرستاران، چین و توێژە کەم داهاتەکان و دانیشتوانی پەراوێزی شارەکان. بە لەبەرچاوگرتنی هەمووەمانە ئەگەر گۆڕانکاری لە ئاستەباڵەکانی ڕۆژیمدا دوور لە چاوەڕوانی نییە، ئاستەکانی خوارەوەی کۆمەلگاش لە بەردەم تەخینەوەدایە. هیچ نیشانەیەک لە ئاستی بوونەوەی دۆخەکە بەرچاو ناکەوێت. تایبەتمەندی ئێستای کۆمەلگای ئێران بوونی بزوستنەوە کۆمەڵایەتیەکانی بزوستنەوەی کرێکاری، بزوستنەوەی شۆڕەشگەرانی کوردستان، مەعەلیمان، خوێندکاران، دادخوازان، پەرستاران، خانەنشینان، بزوستنەوەی ئازادیخوازانە و بزوستنەوەی ژنانە. بۆ تێگەیشتن لەوەی کە لە قوڵای ئەم کۆمەڵگایەدا دەگوزارێت پێویستە بگەڕینەوە بۆ زەمینە بابەتیەکانی ناڕزایەتیەکان و بزوستنەوە ڕاستەقینەکان. ئاخێزی شۆڕەشگەرانی ژن، ژیان ئازادی. ئەم جوڵانەوەیە بە شۆڕژ ناو ببین یان ئاخێزی شۆڕەشگەرانە یان هەر ناوێکی تر خاڵێکی وەرچەرخانە لە مێژووی کۆمەڵایەتی و سیاسی ئێراندا. ئەم بزوستنەوەیە درێژترین بزوستنەوە بوو کە شێوازی ئامادەبوونی خۆی لە شەقامەکاندا پاراست. بۆ ماوەی 3 مانگ لە زیاتر لە 150 شاری ئێران ناڕزایەتی و خۆپێشاندانەکان پەرەیان سەند. لە ماوەی 46 ساڵی دەسەڵاتداریەتی ڕژیمی ئیسلامی لە ئێران چەندین ڕاپەڕین ڕوویان داوە. ڕاپەڕینی بەفرەمباری 1396 هەنگاوێکی بنەڕەتی بوو لە وشیاری و ناسینی جەماوەری خەڵک سەبارەت بەم ڕژیمە. سندوقی دەنگدان، چاکسازیە ڕژیم و وەهمەکانی تر ڕەنگی خۆیان لەدەستا. لە ڕاپەڕینی خەزەڵوەری 1398 شێوازی وشیارانەتری تاکتیک و ڕێخستنی جەماوەریمان لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕژیمدا بینی. بەڵام ئەوەی لە ساڵی 1401 لە شۆڕەشی ژینادا بینیمان پێشکەشکردنی بەرنامەیەکی ئێسپایی بوو کە کورتکراوەکەی لە دروشمی ژن، ژیان ئازادیدا پەسەندیەتی کۆمەڵایەتی بەدەستهێنا. وەک یەکێک لە دەستکەوتەکانی وەزیهاتنی ڕێژەی ئەم بەرنامەیە بە جورعەتەوە دەتوانین بڵین کە شۆڕەشێکی کەلتوری لە ذهنیەتی کۆمەلگادا ڕوویداوە. پرسی جیاکاری سیستماتیکی ئاینی، دژی ژنان، مافی تەلاق، ئازادی جلوبەرگ، ئازادی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی و مافی هەڵبژاردننی هاوبەشی ژیان و بەرگری لە مافی پەلکەرزێڕینەکان هەموو ئەمانە بوونەتە گوشارێکی سیاسی کۆمەڵایەتی. قەبارەی بەربڵاوی ئەم بەرهەمە ئەدەبی، سینەمایی، هۆنەری و کەلتوریانێکە لەم ماوەیەدا لە نێوخۆی زەرەوەی وڵات بەرهەم هاتوون لە زۆمرەی دەرەنجامە سەرەساییەکانی ئەم شۆڕشە کەلتوریان. سەرەڕای ئەوەش بە دوای هێواربوونەوەی بزوستنەوەکە لەسەر شەقامەکان، بزوستنەوە داواکاری چاوەڕەکان بە خێرایی و توانایەکی زیاترەوە کەوتونەوە ڕێ. ناڕزایەتی کرێکاران، خانەنشینان، پەرستاران، دادخوازان و بەرگری بۆ وێرانەی ژنان لە بەرامبەر حەجابی زۆرەم لێدا هەموویان لە ناوەڕۆکی ڕاستەقینەی خۆیاندا درێژەی بزوستنەوەی ژن، ژیان ئازادی. بەم شێوەیە شۆڕەشی ژینە لەلایەکەوە بووە هۆی گۆڕانکاری کۆمەڵایەتی گرنگ لە بواری جێگە و پێگەی ژن لە کۆمەڵگای پیاوسالاریدا و لە لایەکی تریشەوە لە ڕووی سیاسیەوە قێرانی دەسەڵاتداریەتی ڕژیمی تونتر کردەوە. بزوستنەوەی کرێکاری.
هەر لە سەرەتای هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامی لە ئێران ناڕزایەتی و مانگرستنەکانی کرێکاران بەردەوام واقعێکی حاشا هەڵنەگری کۆمەڵایەتی یان سیاسی بوون. تەنها لە ماوەی 8 ساڵەیە شەڕی ئێران و عێراقدا بەهۆی زاڵبوونی کەشێکی شەڕاوی بەسەر تەواوی کۆمەڵگای ئێراندا وەستانێک لەم ڕەوتەدا پێکات. نزمی ئاستی هەغدەستەکان، نەبوونی ئەمنیەتی پیشەیی، خەبات بۆ پێکێنانی ڕێکخراوە، بارودۆخی سەختی شوێنی کار و نەبوونی ئەمنیەت ناوەڕۆکی ئەم بزوسنەوەیە بوون. کارزانەوەکانی ڕژیم لە بەرامبەر ئەم جوڵانەوە کرێکاریانەدا ڕەهەندێکی ئەولاتر لە بزافێکی پیشەیی واتە خەسڵەتێکی سیاسی پێبەخشیون. سەرڕای قەدەغەبوونی مانگرتن لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بە تێکڕا ساڵانە شاهێدی نزیکەی 3000 ناڕزایەتی و مانگرتنی کرێکاری بووین. کرێکارانی پڕۆژەئی، نەوت و گاز، پێترۆشیمی، فولاد و زۆباهان، ئێرانتایر و کانەکان و هێبکۆ، ئازەراب و هیتر لەم نێوانەدا پێویستە هەر لەم چوارچێوەیەدا ئاماژە بە بزافی معالیمان و پەرستارانیش بکرێت. هۆڕێخستن لە نێو بەشە جیاجیەکانی بزوستنەوەی کرێکاریدا هەرچەندە بە شوێنەی بەڕێوە دەچێت، بەڵام ڕوو لە پەرەسەندنە. ڕێبەران و کەسایەتیە تێکۆشەر و چالاکە کرێکاریەکانی وردە وردە دەردەکەون و ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر لە گرنگی پێگەی خۆیان تێدەگەن. هاوپشتی خەباتگێڕانەی نێوان معالیمان، پەرستاران، کرێکارانی بەشەکانی بەرهەمهێنان و پیشەسازی و خزمەتگوزاری و هەروەها بزوستنەوەی بەربەڵاوی خانەنشینانی بەشە جیاجیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ پەرە دەستێنێت و قوڵتر دەبێتەوە. لە ڕاوتی شۆڕشی ژینادا شاهێدی ئاسنارەی پرسگەلێکی تر وەک هەڵەوەشانەوەی سزای لە سێدارەدان، ئازادی زیندانیانی سیاسی و هاوشێوەکانی لە ناو ویست و جاواکاریەکانی بەشێک لە بزوستنەوەی کرێکاری بووین. بزوستنەوەی ژنان. ئاخێزی شۆڕەشگەرانی ژن ژیان ئازادی بروسکەیەک نەبوو لە ئاسمانێکی ساماڵدا. ئەم ئاخێزە تا ئەو جێگەی پەیوەندی بە پرسی ژنانەوە هەیە لە درێژەی خەباتی بەردەوامی ژنان بۆ بەرگریکردن لە خۆیان لە بەرامبەر یاسا ئیسلامیەکان و گوشارەکانی کۆمەڵگای پیاوسەلاریدا گەشەی کرد. چوونە ناوەوەی بێوێنەی ژنان بۆ بواری خوێندنی زانکۆیی و لەم ڕێگەیەوە کردنەوەی ڕێگای خۆیان بۆ ناو بوارەکانی کار و بەرهەمهێنان، حۆزوری کەم وێنەیان لە گۆڕەپانی هۆنەر و سینەمادا، زیادبوونی تەلاق وەک بوارێک لە بەرگری لە بەرامبەر نەریتە سەرسەختەکانی پیاوسەلاری، کردنەوەی ڕێگای خۆیان بە هەوڵ و تێکۆشانی بوێرانەیان بەرەو گۆڕەپانە وەرزشیەکان و ئامادەبوون لە یاریگاکاندا، پڕبوونی زیندانەکان لە ژنانی پێشڕە و خەباتگێڕ، بەرگری لە بەرامبەر حجابی زۆرەملێن نانمونەکانی وەک چانی شەقام و ئینقلاب و لە کۆتاییدا سووتاندن و توورهەڵدانی سەرپۆشەکان لە کاتی شۆڕەشی ژینەدا گۆشەیەک لەم بزوستنەوە بەهێز و زێرینەی ژنان لە کۆمەڵگایراندا نیشان دەدەن. سەبارەت بە بزوستنەوەی ژنان بە جورعەتەوە دەتوانین بڵین بەهۆی هۆکارە بابەتیەکانەوە ژنان یەکێک دەبن لە کۆڵەکە سەرەکیەکانی شۆڕشی داهاتوو لە ئێران. بزوستنەوەی دژ بە ستەمی نەچەوەی لە کوردستان. ئەم بزوستنەوەی لەم قۆناغەدا زیاتر لە هەموو کاتێک خەسڵەتی شۆڕەشگێرانە و دوور لە دەمارگیریە باوەکانی ناسیۆنالیستی لە خۆی نیشاندا. خەباتی خەڵکی کوردستان کە لە شۆڕەشی ژنجیان ئازادیدا گەیشتە لووتکە، پشتیوانی خەڵکی لە سەرتاسەری ئێران بەدەستهێنا و لەم ڕێگەیەوە ئاسۆیەکی نوێ بۆ ڕزگاری لە ستەمی نەچەوەی بەرەوڕووی خەڵکی کوردستاندا کرایەوە. گرێزانی نەهێشتنی ستەمی نەچەوەیی بە نەهێشتنی ستەمی چینایەتی ڕەگەزی و بەرجەستەبوونەوەی دروشمی یەکگرت و خوازانە لەگەڵ بەشەکانی تری کۆمەڵگای ستەم لێکراو لە زۆمرەی نیشانە کاریگەر و حاشا هەڵنەگرەکانی چەپی کۆمەڵایەتی بوون لە بزوستنەوەی نەهێشتنی ستەمی نەچەوەیدا. لەم قۆناغەدا ڕەژیم لەلایەک و ئۆپۆزیسیۆنی ڕاست لەلایەکی ترەوە زۆر هەوڵیاندا بە ناوی ڕەمزی پاراستنی یەکپارچەی خاکەوە ئەم بزوستنەوەیە لە ڕێڕە و پێشکەوتن خواز و پێشڕەوەی کە گرتوویەتە بەر بەلا ڕێدا ببەن و تیادا سەرکەوتو نەبوون. یەکێک لە دیمەنە درەوشاوەکانی بزوستنەوەی شۆڕەشگەرانی خەڵکی کوردستانمان لە ڕێوڕسمەکانی نۆڕۆزی ئەمساڵدا بینی. بۆ ماوەی 2 مانگ سەرتاسەری کوردستان لە باکوورەوە تا باشوور ڕۆڕسمەکانی نۆڕۆز وەک نمایشێک لە هێزی بزوستنەوەی جەماوەری لە کوردستان بەڕێوە چوو. تایبەتمەندیەکانی ئەم حرەکەتە وشیارانەیە دەتوانین لەم چەند قاڵەی خوارەوەدا کورت بکەینەوە. توانای ڕێکخستن،
بێگومان وەها حرەکەتێکی گەورە بەبێ ڕێخستن لە هەموو بوارەکاندا لەوانە کۆکردنەوەی خەڵک، ئامادەگەری تەکنیکی و کردداری دروستکردنی هەواهەنگی لە بەڕێوەبردننی یەک لە دوای یەکی ڕەوڕسمەکان ئیمکاری نەبوو. ئەم نمایشی هێزی ڕێخستنە زۆر لە سەروی توانەکانی حزبیەوە بوو کە بە ناچاری بە شێوەیەکی سنووردار و بەنهێنی ئەنجام دەدرێت. وشیاری و ئاگایی زانستی بەکارهێنانی دەرفەتەکان، کارکردن لە ژێر ئەو پەڕی گوشاردا و زەمینگیرکردنی هێزەکانی سەرکوت. هاوپشتی و کاری هاوبەش ئاراستە سیاسیەکان لە دەوری ئامانجێکی هاوبەش شاراکێکی دیاریکراویان بە سەرکەوتووی و بە بەشداری جەماوەری بەڕێوەبرد بەبێ ئەوەی وەک دەڵێن خوێن لە لوتی کەسێک بێت. گەشەی کۆمەلگای مەدەنی تێکەڵیەک لە تایبەتمەندەکانی سەرەوە نیشانی دا کە کۆمەلگای مەدەنی کوردستان گەشێکی بەرچاوی کردووە و لە بارودۆخی تۆندبوونەوەی خێرانی شۆڕەشگەرانە و بۆشایی دەسەڵات و هیتر بە خێرایی دەتوانێت ئۆرگانەکانی دەسەڵاتداریەتی خۆی لە خوارەوە بۆ سەرەوە پێک بهێنێت. بزووسنەوەی خوێندکاری ئەم بزووسنەوەیە بە ڕزگاربوون لە دوای ئیسلاحخوازە حکوومەتی و دەفتەری تەحکیم وەحدەتیەکان و هەواهەنگی لەگەڵ بزووسنەوە پێشکەوتن خوازە کۆمەڵایەتیەکانی سەر بووەتە یەکێک لە پایەکانی خەبات بۆ ئازادی و دادپەروەری لە ئێراندا. لە کاتی شۆڕشی ژینادا بزووسنەوەی خوێندکاری بوو بە یەکێک لە کۆڵەکەکانی ئەم شۆڕشە. داواکاری پیشەی ئەم بزووسنەوەی کە بریتیە لە خەبات لە دژی تایبەتیکردن و بە پارەکردنی خوێندنی زانکۆ لە ئێران ڕاستەوخۆ تایبەتمەندیەکی سیاسی بەخۆیەوە گرتووە.